زیدان دووبارە سڵاتان لەبێت ئێمە بەردەوامین میوانێکمان هەیە لە وڵاتی بەریتانیاوە لەگەڵمانە بێت بەڵام با سەرەتا پێتان بڵێم کە باس لە چیەکەین لەگەڵیە با کللتورکردنی سینەما دروشمی یەکەمین فستیڤاڵی فیلمی کوردی بێرمینگهامە کە لە ساڵی داهاتوە بە بەشداریکردنی فیلمسازان و فیلم دۆستان بەڕێوە ئاچێت میوانێم ئێوارەی کورسات مەگەزین کاکستار چەمەنگوڵە کە بە ڕێزیان ڕێکخەری پرۆگرامی یەکەمین فستیڤاڵی فیلمی کوردی بێرمینگهامن کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە بەریتانیاوە لەگەڵ ئێمەدا ئامادەیە. کاکستار سڵاوت لێبێت، زۆر سوپاس بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە. سڵاو ڕێزم هەیە بۆ ئێوەی خۆشەویست و بۆ هەموو بینەرانی کورسات مەگەزین سپاسکان بۆ لەلامانم. زۆر سپاس بۆ تۆش کاکستار. سەرەتامەیە پرسیاری ئەوە لێ بکەم کە لە سەرەتادا چەند چالاکیەک بەڕێوە چووە بەڵام لە دوایە بڕیارتان نا کە ئەم چالاکیانە ئیدی بە چالاکی نەمێنێتەوە بەڵکو بە ڕەسمی بیکەن بە فستیڤاڵێک. چۆن بۆ بڕیارتان نا کە بیکەن بە فستیڤاڵێکی ڕەسمی؟ بەڵێ ئێمە لە ساڵی 2023 یەکەم دیداری فیلمی کوردیمان لە بیرمنگام دەست پێ کرد، هەروەها لە ساڵی 2024 دووهەمین دیدارمان دەست پێ کرد. ئەمە وەکو ئەزمونێک بوو لەبەرەوەی کە هەروواکە خۆتان ئاماژەتان پێ کرد بە دروژمی بە کەلتورکردنی سینەما بەتایبەت لە وڵاتی بریتانیا، جا بەمانای ئەوەی کە ئەو خەڵکە کە لە بریتانیا ئەژین خەڵکی کورد بەعام هەمویان ئەوە ببێت بە کەلتورێک کە بێنە ناو هەڵی سینەماکانەوە سەیری فیلمەکان بکەن. دوای ئەوەی کە ئەو دوو دیدارەمان ڕێخست و هەروواکە لە ڕسمەکانە خۆتان پیشانداندا، هەموو دیدارەکە هەموو ڕۆژانی دیدارەکە قاعەکان هەمویان پڕ بوون بۆ لەوانەیە ئێمە ساڵۆنی 200 کەسیمان بوو 300 کەسیمان بوو، یەکسەر هەموو ساڵۆنەکە هەموو ڕۆژێ پڕ هەبوو. ئەمە گەیشتین بۆ ئامانجا کە بە کەلتورکردنی سینەما لە بریتانیا بەتایبەت لە دەرەوەی وڵات، چونکە هەروواکە ئازانن دەرەوەی وڵات وەکو لای خۆمان بۆ کوردستانیە کە کاتەکان زۆر بێ، خەڵکەکان دەرفەتی زۆریان هەبێ کە بێنە ناو ساڵۆنی سینەماکانەوە. ئێرە ئەوە سەرقاڵی زۆرترە، کێشە و مەشاکیلی ژیان بەتایبەت زۆرترە، بەڵام دوو دیدارە بووە باعیسەوەی کە بڕیار بدەین کە بیکەین بە یەکەم فستیڤاڵی فیلمی کوردی لە بیرمنگام. کاکستار لە پیجی ڕسمی لە فەیسبوک لە پیجی ڕسمی فستیڤاڵەکە ئاماژەتان بەوەیەوە کە زیاد لە 600 فیلم ویستویانە بەشداری بکەن لەنێو فستیڤاڵەکە، بەڵام لەو 600 فیلمە 325 فیلمیان هەڵبژێردراون لەبەر ئەوەی لەگەڵ هەل و مەرجی ئێوەیە گونجاوە. ئەتوانین بڵین هەل و مەرجی ئێوە چییە بۆ وەرگرتنی ئەو فیلمانەی کە بەشداریەکەن لەنێو ئەم فستیڤاڵەیە؟ تاکو ئێستا کە من لەگەڵ ئێوە قساکەم 865 فیلم لە هەموو دنیاوە بەدەستی ئێمە گەیشتووە کە لەم 865 فیلمە 322 فیلمی کوردیە کە ئێمە ئەتوانین نیشانی لێژنەی هەڵبژاردننی فیلمەکان بکەین. ئەم 322 فیلمە لەوانەیە 20 بۆ 30 فیلم بتوانێت بەشداری ئەم فستیڤاڵە بکان نیشان بدرێت. جا هەلو مەرجەکانی ئێمە ئەوەیە کە وتمان یان فیلمەکان کوردی بێت، یعنی وەکو کەلتور و زمان و ئەوانەی کوردی بێت، یا دەرهێنەرەکانی کورد بن. ئێستا ئەگە دەرهێنەرەکە کورد نەبوو فیلمەکە سەبارەت بە کورد بێت، یان ئەوەی کە دەرهێنەرێکی کورد فیلمێکی دروست کردوێت ئەگەرچی فیلمەکە سەبارەت بە کورد نەبێت. بۆیە لەم 322 فیلمە کە بۆیان هەیە لێژنەی هەڵبژاردن هەڵی بژێرن، لە کۆی گشتی ئەو فیلمانە 322 فیلم ئێستا لە بەردەستدایە. هەرچەنە ئێمە کاتمان ماوە تا 30 ئەم مانگە یعنی 30 دەرگای فستیڤاڵ کراوەیە بۆ وەرگرتنی فیلمەکان کە دوایی ئەوە لێژنێکمان هەیە کە باشترین و بە ئەزمونترین کەسەکانن، ئەتوانم ئاماژەیان پێ بکەم وەکو خاتوهانیا هەنای کامکار، وەکو خاتوە خۆشڕە حەسەن، کاک عەدنان عوسمان، کاک ئیدریس عەبدی. ئەمانە دەستەی هەڵبژاردننی فیلمەکانن کە بە دقەتێکی تەواو بە کاتدانانێکی باش هەڵبژاردننی فیلمەکان لە ئەستۆیان کردووە. کەواتە تاوەکو ئێستا کاتماوە دەرفەتە بۆی کە فیلمسازان بتوان بەشداری بکەن، فیلمەکانی خۆیان بەشداری پێ بکەن لەنێو فستیڤاڵەکەیە. ئەمە لەلایەکی تریش ئاماژەت بە ئەو لیژنەیە کرد کە فیلمەکان هەڵ ئەبژێرن. باشە ئەم لیژنانە لەسەر چ بنەمایەک ئەو کەسایەتیانی نێو لیژنەکە لەسەر چ بنەمایەک هەڵەبژێردرێن؟
خۆ هەر شتێک هەر ئیڤنتێک یا هەر فستیواڵێک بۆ خۆی چەند خاڵێکی هەیە لەسەرەوەی کە کەسەکان ئەو کەسە تایبەتکەدا هەڵبژێرێ بۆ ئەوەی کە وەکو ئەندام لەلایەن بن. ئەم کەسانە من ناویانم برد هەمویان خاوەنی ئەزمونن، هەمویان خاوەنی ئەزمونایەکی گەورەن یان تەحسیڵات و ئاکادمیکیان خۆنگا. بۆ نمونە خاتۆ ڕۆژە حەسەن مەستری سینەمای هەیە، کاک عەدنان هەروە کاک ئیدریس خاوەنی چەندانی خەڵاتی زۆر گرنگە لە دنیا خاتووهانە کاکات هەم گۆرانی بیژە هەم لە بواری سینەما و شانۆوە خاوەنی چەند بەرهەمە خاوەنی چەند خەڵاتە. ئەمانە بووەتە بۆی ئەوەی کە ئێمە لەناو ئەو کەسانە کە ئەیان ناسین وەکو سینەماکار وەکو هونەرمەند لە بواری سینەما و فیلمە بتوانن یارمەتیمان بن. هەروەها وەکو لێژنەی ژووری کە ئێستا ناویان نابین لە داهاتوە حتما ئاماژەیان پێکەین، ئەوانیش هەروە ئەوانیش خاوەنی ئەزمموی گەورە گەوران کەسانی بەناوبانگن لە ئاستی دنیا نەک لە ئاستی کوردستانە و هەروەها چەند کەسێکی ئینگلیز کە پرۆفشنەڵ بواری سینەمادا ئیشەکەن ئەوانیش لەگەڵ هەیەتە ژووریەکە بۆ فیلمەکان بۆ خەڵاتەکان دامانناوە. کاکسەر ئاماژەتان بەوە کردبوو کە بڕیارتان ناوە خەڵاتەکان بەرز بکەنەوە بۆ هەشت. ئەو هەشت خەڵاتە چییە؟ سەرەتا خەڵاتەکان چەندانە بوو چۆن بۆ بڕیارتان ناکە خەڵاتەکان بەرز بکەنەوە بۆ هەشت خەڵات؟ بەڵێ خۆتان نەزانن کە هەر فستیواڵێک کە بەڕێوەچێ بە پێ باجتەکەی ئەتوانێت شتەکان دابین بکات. ئێمە لە ڕاستیە قرار بوو کە لە ساڵی 2025 یانێ لە ئەم ساڵە بەردەوام بین بۆ فستیواڵەکە، بەڵام دوام خست ساڵی 2026 ئەویش لەبەر نەبوونی باجت، لەبەر ئەوەی کە ئێمە بە شانازیەوە هەڵین کە ئەم فستیواڵە فستیواڵی سربەخۆ و لەژێر ناوی هیچ کەسێک و حزب و لایەنێکان نییە، بۆیە شتانی سربەخۆ لە هەموو دنیا تۆزێک کێشێ باجتیان هەیە. ئێمەش بەڕاستی بە هاوکاری چەند سپانسەرێکی کورد لە بریتانیا کە بە گەرمی پێشوازیان لێمان بە بەڕاستی تانیمان کە باجتێک دەست بخێن بۆ فستیواڵەکە کە کاتێک باجتەکە دابەشەکەین بەسەر بەشەکانی ترا زانیمان کە بۆ بەشەکانی خەڵات لەبەرەوەی کە ئێمە وەکو فستیواڵی کوردی ناڵێم یەکەم، بەڵام لەو فستیواڵە کوردیانن کە بەس تەنیا بە خەڵاتی لەوحا یا تەندیسێک دامان نەناوە، ئێمە پارەمان هەیە لەگەڵ خەڵاتەکان هەیە بینەوە. بۆیە تۆزە سیک بوو کە ئەوەی کە انتخاب بکەین کە چەندانە خەڵاتمان ببێت، بەڵام بە خۆشحاڵی و ئیسەکەمان بە هەشت خەڵات و هەر هەشت خەڵاتەکەیش جگەر لە تەندیس و بەڵگە و سەرتیفیکەیتی فستیواڵەکە خەڵاتی مادیشی لەگەڵایە ئەتوانین ناو ببین وەکو باشترین فیلم، باشترین دەرهێنەر، باشترین سناریۆ، باشترین ئەکتەری کۆڕ، باشترین ئەکتەری کچ، باشترین موسەوەر و باشترین مونتاژ و باشترین دەنگ. ئەم هەشت خەڵاتمانە داناوە بۆ بەشی کورتە فیلم، لەبەرەوەی کە ئێمە دوو بەشمان هەیە، بەشی فیلممان هەیە کە بەشی پێشبەڕکیە، بەشی فیلمی درێژیشمان هەیە کە ئەم ساڵ ناتوانین وەکو پێشبەڕکی ناوی لێ ببین، بەس دەستێ باڵای فستیواڵ ئەو چەند فیلمە بۆ چەند ڕۆژانە وەکو فیلمی درێژ هەڵبژاردنەکات و بەس بۆ نیشاندانە. ئەمە وەکو ئەزمون کە ساڵێکی تر بتوانین فیلمی درێژیش وەکو مسابقە و وەکو بەشداربوو لە بەشی هەڵبژاردنە بتوانینەوە ئیشە لەسەر فیلمی درێژیش بکەین. کاکسەر ئەمە یەکەمین خولی فستیڤالەکەیە، چ شتێکی جیاواز ئەبینین لە نێو فستیڤالەکە کە فستیڤالی فیلمی کوردی بێرینگهام جیا بکاتەوە لە فستیڤالەکانی دیکە؟ بەتاکید بینەر بۆ ئێمە ڕۆڵێکی گرنگی هەیە لە ڕەوەندی کوردی لە بریتانیا، ئەمە زۆر گرنگە بۆمان. هەروەکە ئاماژەم پێکرد ئەو دوو دیدارە کە کردمان بە پێ دروشمی فستیڤاڵ بینیمان کە ئەو بینەرانە ئێمە ئەتوانین بینینە ناو ساڵۆنی سینەماکانەوە. ئەمە یەکێک لە شتە گرنگەکانی ئەم فستیواڵەیە کە ئەمە ڕاستی جێگەی شانازیە بۆ ئێمە کە لە هەر کاتێک کە فیلمەکانمان پیشانداوە کەمتر لە 200 کەس لەناو ساڵۆنەکانە نەبوون و ئەو 200 کەسە تۆ لەوانەیە 20 بۆ 30 کەسی وەکو میێوانی تایبەت داوەت کراوێتن، بەڵام هەمویان تیکتیان کڕیوە و ئەمە زۆر گرنگە بەلایەوە بەڕاستی. کاکسار کۆتا پرسیار لێکم بەڵام زۆر بە کورتی وەڵام بیتەوە، فستیڤالەکە کەی دەست پێکات و هەتاوکو کەیش ئاماژەت پێکرد فیلم سازان ئەتوانن فیلمەکانی خۆیان پێشنیار بکەن بینێرن بۆ ئێوە؟
فستیڤالەکە لە ڕۆژانی 28 بۆ 31 مانگی 5 2026 ئامادە ئەبین لە خزمەتی هەموو کەسە و تاکو ئەخیری ئەم مانگە یانێ مانگی 11 نۆڤەمبەر ئێمە ئامادەین بۆ وەرگرتنی فیلمەکە. زۆر سپاس کاکسەر، زۆر سپاس دەکەین، زۆر سپاس بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە بووی بە هیوای سەرکەوتن دووبارە یەکتری ئەبینەوە ئینشاءالله. زۆر سپاس بۆ تۆ.